بسم الله الرحمن الرحيم. الحمد لله، الصلاة والسلام على رسول الله محمد وآله وصحبه ومن اهتدى بهداه. اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. تفسير سورة آل عمران قيشت آيات نوتدو سرتاي جزء شوارم. لو آتي نوتو دووە داخوای گەورە باسی بابەتێکی دیکە مەوزوعێکی دیکەمان بۆ دەکات دەفەرمێت کە بابەتەکە بابەتی ماڵبەخشین ماڵسەرفکردنە لە پێناوی خوای گەورەدا کە دیارە ماڵبەخشین و ماڵسەرفکردن لە پێناوی خوادا پەیوەندی بە عیلاقە و پەیوەندی نێوان ئینسانەکانەوە هەیە، بەڵام دین چۆن پەیوەندی نێوان ئینسان و خوایە لەلایەکی دیکە پەیوەندی بە نێوانی ئینسانەکانیشەوە هەیە. یعنی ئینسان چۆن پێویستە لەگەڵ خوا بەینی باش بێ، عیلاقەی باش بێ، بە هەمان شێوەش لەگەڵ دروستکراوەکانی خوا و مەخلوقاتەکانی خوا پێویستە پەیوەندیت باش بێ. ئەو جار ئینسان دەگا بە خوای گەورە یا بە بەهەشت و ڕەزامەندی خوای گەورە. دەفەرمێت لەن تەنالوا البر، لەن تەنالوا البر یعنی ئێوە هەرگیز ناگەن بە پلەی چاکەکاری، هەرگیز ناگەن بە پلەی چاکەکاری کە زۆرێک لە مفەسرین دەفەرمون وشەی ئەلبر یعنی ئەو پەڕی چاکەکاری، و هێندێکیش دەفەرمون یعنی بەهەشت و خۆشیەکانی ناو بەهەشت. جا دەکرێ بڵێن هەرگیز ئێوە ناگەنە پلەی چاکەکاریەک کە بەهۆیەوە بتوانن بەهەشت بەدەستبێنن هەتا یەک شت نەکەن. ئەویش چییە؟ حەتا تونفقوا، هەتا ئەو کاتەی دەبەخشن مین ما بۆ خۆی مین مایە یعنی بەشێک لەو ماڵەی تحبون کە خۆشتان دەوێ. خوا نافەرمێ هەرچی ماڵت هەیە هەمووی ببەخشە، و ناش فەرمێ هەمیشە هەموو ئەو ماڵی کە دڵت پێوەیە هیچی بۆ خۆت مەهێڵەوە. بەڵام ئەگەر بتەوێ بگەی بە ڕەزامەندی خوا، بیتەوێ پێت بگوترێ چاکەکار، بتەوێ بەدەست باش بکڕی، بەهەشت بەدەستبێنی، بێگومان کاتێک کە دەتەوێت خێرەکەی، دەتەوێت سەدەقەیەکەی، دەتەوێت چاکەیەکی بکەی، نابێ بگەڕی لە ناو ماڵەکەتدا کام شتە بۆ خۆت بەکەڵکردنایە یا لە خۆت زیادە یان سوودی نەماوە دەترسی خراپ ببێت و بەسەر چێت و کەڵکی پێوە نەمێنێ، ئەو جار بیکەیە خێر. لە سوورەتی بەقەرەدا خوای گەورە کە باسی ماڵبەخشین دەکا دەفەرمێت بە هیچ شێوەیەکی تەبعاً ناکرێ ماڵێک ببەخشی بە کەسێک ئەگەر تۆ فەقیرەکە بی، خەڵکێک بۆت بێنێ قبوڵت نەبێ، خەڵکێک بۆت بێنێ دڵت پێ خۆش نەبێ. ئەو ماڵی کە ئەتۆ ئەگەر فەقیر بی لەبەر چاو وەک دەڵێ لەبەر عیبان لە خەڵکی وەری بگری، دنا دڵت پێی خۆش نەبێت و دڵت پێ نەکرێتەوە، کاتێک دەیکەیە خێر و دەیبەخشی هیچ خێرێکت ناگاتێ. چاکترین خێر، چاکترین سەدەقە، چاکترین بەخشین ئەوەیە ئینسان کاتێک زەکاتیش دەدا. تەنانەت پارە خۆ 25,000 هەر وەکو یەکن، وایە 25 یان و 50,000 یەکی ببەخشی هەر وەکو یەکە. بەڵام لە کاتێکدا کە دیناریش دەبەخشی، ئینسان ئەگەر بگەڕێ بە دوای دینارە ڕزی و بێکەڵکەکاندا ئەوانەی لە هەموو شوێنان ناچن بیان هێنێتە دەرێ بیان کا بە زەکات، دڵی نەیە پارە ڕق و نوێیەکەی بکا بە خێر، بێگومان خێرەکەیان فەرقی هەیە. ناتوانانی بڵێ خێری ناگاتێ، بەڵام بەبێ گومانی خێری ئەو ماڵەی بۆیە ئەو خەڵکانێک کە حاڵین کە تێگەیشتون تەنانەت کاتێک پارەش دەکەنە خێر، دەچن ئەو پارانە دەکەنە خێرێکە لەکن خەڵکی مەرغوبترن، نوێترن، چاترن، حیوانات و ماڵاتش بتێ بکەیە قوربانی، بیکەیە سەدەقە، سەری ببڕی، کامەی دڵت پێوەیە، کامەی خۆشت دەوێت، کامەی لەلاتەوە لە دڵدا جێی گرتووە ئەوی ببەخشی لە پێناوی خوادا. بۆ چونکە معاملەیەکە دەیکەی لەگەڵ خوا، قەرزێکە دەیدەی بەخوا، اینجا بێ بەرامبەریش نییە. ئەتۆ لە فەقیرەکەی هیچ داواکاریت نین، دنا لە خوای داواکاریت هەیە. کاتێک 1000 دەبەخشی لای کەمی چاوەڕێی ئەوەی خۆ لە بەرامبەر 1000 داخوا دەداتێ. ئەتۆ بچی کامە ڕزی و بێکەڵکە بیدەیە سەرفیکەی، یا کە بۆ خۆت سەرف نابێ، یان جلوبەرگێکی کە بۆ خۆت لێی وەڕز بووی پێی رازینی سەقەت و بێکەڵک بووە، ئەو جار لە زیاتی فڕەدانێ دەیدەی بە فەقیرێکی بە مل فەقیرێکی دادێنی. خواردنێک بۆ خۆت تێرت لێ خواردووە دەزانی خەسار دەبێ، یان خەریکە خەسار بێ، لە زیاتی خەسار بوون بۆ کەسێکی فەقیری دەبێت، یان ڕاخەر و فەرش و ئەوانە جاری وایە خەڵک لە ماڵێ لێی وەڕز بووە مۆدیلی بەسەر چوە یەکێکی نوێی هێناوە،
دەشی بەخشێت و جاران بۆ مزگەوتیشیان دەبێت لێستا باشە و فەرشە یەک ڕەنگ و بەرماڵانە پەیدا بوون لە مزگەوتان ڕایان ناخەن لەنا جاران خەڵکی دڕاوی لێنا دەیشت داهاتیش لە ڕیزی یەکەم لە سەفی یەکەمی ڕادەخست و جاری وا هەبوو دایانهێنا لە ناو مینبەرێدایان دەنا بۆی وەک دەڵێ ئیمامەکە لەسەری نوێژەکەی بکات و بەو فەرشە کۆنەی بەتەماون بچنە ناو قەدی باشتی. ناتوانانی ئینسان لە جیاتی خوای قسانکەی خوا بە ڕەحمە خوای گەورە بە نێتی خۆت لەگەڵت دەکا بەڵام بەبێ گومانی معاملەکردن و مامەڵەکردن لەگەڵ خوای بەو شێوەی نابێت تۆ لە دنیادا کەسێکت خۆش بووێ وانە ئەگەر هەدیەی بۆ ببەی شتی چاکی پێت خۆشە شتی چاکی بۆ ببەی وایە ئەی ئەگەر وەکو ئێستا کە هەدیە بردن و دیاری بردننی زۆر بەی خەڵکی جاری وایە کە مناسباتی دێتە پێشێ بە قەرز و بە سەودایە ئەو کەسەی دەزانی هەدیەت بۆ دێنێتەوە هەدیە چاکتری بۆ دەبەی ئەوەی هەدیەی باشی بۆ هێناوی پێدعی بە هەدیە کەمتری بۆ بێنیەوە بێگومان خوا خاوەنی هەموو نیعمەتەکانی ئێمەیە خوا زۆری پێداوین و پاشانش کە دەیبەخشی ماڵی خوایە و دەشتداتەوە جارێکی دیکە بە چەند قات و بە چەند ئەوەندە معنای نییە ئینسان ڕزیلی تێدا بکات و بەخیلی تێدا بکە یا قەدری نەزانێت بۆیە خوا لە فەرمێ لەن یعنی هەرگیز چاوەڕێی ئەوە مەبە تەنالو بگەن بەدەست بێنن ئەلبیڕە پلەی چاکەکاری یا بەهەشت حتا تنفقوا هەتا ئەو کاتەی نەبەخشن لای کەمی مما تحبون بەشێک لەو ماڵی کە خۆشتان دەوێت مەرزنی هەمووی ببەخشی بەڵام بەشێک لەو ماڵی کە دەیبەخشی بە ئەو ماڵە بێت کە بە کەڵک دێ بە سوودا دڵت پێوەیەتی حەز لێتی بۆ ئەوەی لە بەرامبەریدا بەهەش بکڕی وما تنفقوا وەخوا لە فەرمێ هەرچی بیبەخشن من شەیئین لە هەر شتێک وما تنفقوا ئەوەی دەیبەخشن جا ئەوەی دەیبەخشن من شەیئین هەرچیەک بێ خواردن بێت جلوبەرگ بێت ڕاخەر بێت شتی میهمەوە شت بێ فإن الله بێگومان خوا بیهی بەو شتەی کە تۆ بەخشیوتە عەلیم ئاگادارە دەزانێ بە چ نیەتێک بەخشیوتە و دەزانێت چەندە دڵ پێوە بووە بەو شتەی کە بەخشیوتە و دەزانێ تاخوا پێویستت پێ بۆ خۆت وازت لە پێداویستیەکەی خۆت هێناوە داوتە فەقیرەکەی یان لە خۆت زیاد بووە لە ناسل وەک دەڵێ لە بێ سوودیان بەخشیوتە خوای گەورە بە پێی نیەتی خۆت و ئەو ماڵەی بەخشیوتە پاداشتەکە دەداتەوە بۆیە پاداشتی هەموو کەس وەکو یەک نییە پاداشتی بەخشین هێندێک جار لەوانەیە یەک بەدەبێ هێندێک کەس لەوانەیە یەک بە 100 بێ هێندێک کەس لەوانەیە یەک بە 700 بێ بە نەفسی جاری وا هەیە خوای گەورە 700ەکەش چەند ئەوەندەی خۆی لێ دەکا بۆ هێندێک کەس ئەوە پەیوەندی بە چیەوە هەیە بەو نیەتەوە هەیە کە تۆ پێی دەبەخشی ئەوە یەک و بەو ماڵەی کە دەیبەخشی چەندە بە کەڵکە و چەندە بێکەڵکە و بەو خۆشەویستی کە تۆ بۆ ماڵەکەت هەیە هەتا ماڵی خۆشەویستتر ببەخشی ئەجرەکەت بەبێ گومانی زۆرترە و هەتا تەبەن کلێنیش بۆ فەقیرەکەی بگرێ و جۆری فەقیرەکە و دیاریکردنی فەقیرەکەش بەبێ گومانی کاریگەری هەیە لە زیادکردنی ئەجرەکەی لەن تەنالوا البیڕ ئێوە هەرگیز ناتوانن بگەنە پلەی چاکەکاری یان دەکرێ بڵێن ئێوە هەرگیز ناتوانن بگەنە بەهەشت و ڕەزامەندی خوا حتا تنفقوا هەتا ئەو کاتەی دەبەخشن مما تحبون بەشێک لەو ماڵی کە خۆشتان دەوێت وما تنفقوا من شيء هەرچیەک بیبەخشن لە هەر شتێک لەو شتانەی کە هەتانە فإن الله بێگومان خوا بیهی بەو شتە عەلیم زانا و ئاگادارە ئەو جا خوا دەفەرمێ كل الطعام هەموو خۆراکێک كان لە ڕابردوودا حلا حەڵاڵ بوو لبەنی ئیسرائیل بۆ بەنو ئیسرائیلەکان بەنو ئیسرائیلەکان جوولەکەکان زۆر شتیان بۆ خۆیان لەسەر خۆیان حرام کرده بوو دەشیان گوت خوا لە تەوراتدا ئەوەی لێ حرام کردوین یان بەعکسەوە جاری وا هەبوو شتێک حرام بوو لە ئەسڵدا ئەوان بۆ خۆیان حەڵاڵیان کرده بوو خوا دەفەرمێ كل الطعام هەموو جۆرە خواردنێک کانە پێشتر لە ڕابردوودا حلا حەڵاڵ بوو لبەنی ئیسرائیلە بۆ بەنو ئیسرائیلیەکان ئیلا تەنها ما ئەو شتانە نەبێ کە حەڕەمە قەدەغەی کرد بوو ئیسرائیل یعنی چی؟ بەنی ئیسرائیل یعنی ئەوانەی بەڕەچەڵک دەستنەوە سەر یعقوب پێغەمبەر بەس خودی ئیسرائیل ئەگەر بەنەکەی لێ نەبێ بە معنای چی دێ؟ نه إسرائيل يعني يعقوب إسرائيل بتني يعني يعقوب أو دولة إسرائيل يشكاية بناوي يعقوب پیغمبري وكرا وخوان بناوي يعقوب پیغمبري دزانن بني إسرائيل يعني النوكان إسرائيل بس خودي إسرائيل يعني يعقوب كزمان حبرية بمعنى عبد الله وبندي خواي قورده
إلا أو خواردنانە حرام بوون کە ئیسرائیل بۆ خۆی حرامی کردبوون بەڵام لەسەر خۆی بۆ خۆی لەسەر خۆی حرام کردبوون وەکو گۆشتی وشتر و شیری وشتر و چەوری و ئەوانە وەکو زوهد و دنیانەویستی وەکو ئەوەی کە لەگەڵ خەڵکی فەقیردا بژێت و هەز بە پێداویستی و خەڵکی فەقیر بکە. بابا یەهودیشیان پێ دەگوترێ بەڵام یەهودیەکان چێن ئێستا ئەوانن کە لە ڕێگای یەکێک لە کوڕەکانەوە دەستنە سەر یعقوبی کە ئەوەی لە ئەوەکەیدا پێ دەوترێ یەهودا یان یەهودا بۆیش تەوان ئەو یەهودیان لەویەوە وەرگرتووە ئەوەکەی كل الطعام هەموو خۆراکێک کانە پێشتر حلا لبني إسرائيل حلال بوو بۆ بنو ئیسرائیلەکان بۆیە کە دەگوترێت بنو ئیسرائیلی یعنی جوولەکە یعنی یەهودی بەس کەوترا ئیسرائیلی حەقیقی یعقوب پێغەمبەرە سەلامی خوای لێ بێ ئەوەی کە خۆیان ناوە دەوڵەتی ئیسرائیلی یعنی دەوڵەتێک کە بە حساب ئەوەکانی کەسەکانی دەچنەوە سەر چونکە یەهودیەت دینێکە وەک دەڵێ پشتا و پشتە یعنی نەسەب و حەسەبە مەسەلەی تەبشیری و هاتنە ناوی تێدا نییە جوولەکە چەندن ئیلاگە بەزا و زێ زیادکەن دەنا هیچ کەسێکی جوولەکە نەبێ بە جوولەکەی لێدایک نەبوو بێ وڵیان نییە ببێتە جوولەکە خەڵک زۆرە کلکی جوولەکەیە عەمیلی جوولەکەیە بەکرێ گیراوی جوولەکەیە بەڵام هەر جوولەکە بۆ خۆیان کەسیان قبوڵ نییە بچێتە ناو ئاینی جوولەکەی و پێی بڵێن جوولەکە وەک دەڵێ مولتەزیم بە ئاینی ئەوان هەموو خواردنە کاتی خۆی حەڵال بوو بۆ بەنو ئیسرائیلیەکان تەنها ئەوە نەبێ کە حرامی کرد بوو ئیسرائیل یعقوب سەلامی خوای لێبێ عەلا نەفسیهی لەسەر خۆی کەی یعقوبیش ئەو شتانەی لەسەر خۆ حرام کرد بوو من قبلی پێش ئەوەی ئەن تونەزەل التەورات تەورات بێتە خوارێ چونکە یعقوب پێش موسا پێغەمبەرە سەلامی خوای لێبێ وایە یعقوب پێش هاتنە خوارەوەی تەوراتە ئەو حەڵاڵ و حرامیەی کە جوولەکەکان پێویست بوو پابەند بن پێوە لەکوێدا بۆیان هاتبوو لە تەوراتدا بەڵام ئەوان لە خۆڕا هەندێک شتیان حەڵاڵ کرد بوو هەندێک شتیان حرام کرد بوو دەشیان گوت خوا لە تەوراتدا ئاوای پێگوتوێن خوای گەورەش بە پێغەمبەر دەفەرمێ قل پێیان بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم فأتوا دەی ئەگەر ڕاست دەکەن بێنن بالتەوراتی ئەو تەوراتەتان فتلوها بیخوێننەوە بزانن کام شتە حەڵاڵە و کامە حرامە ئین کنتم صادقین ئەگەر ڕاست دەکەن ئەوەی دەیڵێن لە تەوراتدا لەسەرتان حرام کراوە بێگومان هێنایان تەورات یانیان هێنا بێگومان کەسیان نەیهێنا چونکە دەیانزانی ئەگەر بیهێنن و بیخوێننەوە پێغەمبەر ڕاست دەکات صلی الله عليه وسلم خوای گەورە خەبەری بە پێغەمبەر داوە دەزانی ئەو حەڵاڵکردن و حرامکردنەی ئەوان بۆ خۆیان بڕیاریان داوە حەز و ئارەزووی خۆیانە نەک کتێبی خوای گەورە لەسەری بڕیاردابن و لەسەری قەراردابن چونکە ئەوان مکەلەف بوون بە دوای تەورات کەون نەک ئاینەکانی پێشووتر كل الطعام هەموو خواردنێک كان حلا لبني إسرائيل كاتي خوي حلال بو بنو إسرائيل كان إلا ما حرم إسرائيل على نفسه تنها أو نبي كحرام كردبو إسرائيل يعقوب على نفسه لسر خوي من قبل بيش أوي أن تنزل كبيت أخواري التوراة توراة قل بيان بالله أي محمد صلى الله عليه وسلم فأتوا بينا بالتوراة توراة كي خوتان فتلوها بشخوين النوا إن كنتم صادقين أجر رازدك جاء آتي دواتر خواد فرمي طبعا هيس كس جرأتي نبو توراة بينه وأو بلغيكي زور أشكراب لسر پیغمبراتي محمد صلى الله عليه وسلم ك پیغمبري إما نتوراتي خوين بويوا وند زماني حبريشي دزاني أي چون دزاني لنا توراة دا تشتك حلالة وتشتك حرامة بيقمان لرقاي وحيوا لرقاي جبريلوا خواي پروردگار آگاداري کردوتو چونك سرچاوي هر دو كتابكان توراة و قرآن يك سرچاوية هر اوي توراتي بو موسى پیغمبر هنا وسلام خواي لبه اوي خبركاني بموسى داونو حلال و حرامكاني بيقوتون هر همان ملائكتش حلال و حرامكاني بو پیغمبر هنا وصلى الله عليه وسلم و پیغمبري لنا وروكي توراة آگادار کردوتو جا خواد فرمي فمن افترى هر كسك هل بسته على الله بناوي خواوة بسر خواوة الكذب درو من بعد ذلك دواي رون بونوي أو راستيا فأولئك آوانا هم ببي قماني الظالمون لستم كارانا ها بيشتر أجر نوعك قمانو دودلشان هبو بي
دەبوایە بەوەی گومان و دوودڵیەکەیان نەمێنێ. فەمەن افتەڕا هەر کەسێک هەڵبەستێ على الله بەناوی خواوە الکەذیبە درۆ من بعد ذلك دوای ئەوە دوای ڕوونبوونەوەی ئەو ڕاستیە فەئولائیکە ئەوانە هم بەبێ گومانی الظالمون لە ڕێزی ستەمکارانن. جا درۆکردن هەر بۆ خۆی خراپە. ئەدی ئەگەر ئینسان درۆ بکا و پاڵشی داتە لای خوا قسەکە ئی خۆی بێ و ڕاز نەبێ بژڵێ خوا وای وتووە بێگومان ئەو کاتە درۆیەکە زۆر گەورەترە و تاوانەکەشی زۆر خراپترە. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم صدق الله خوای گەورە ڕاستی فەرمووە هەرچی خوا گوتبێتی لە تەورات و لە ئینجیلیشدا و لە ناو قورئانیشدا ڕاستە. صدق الله کاتێک کە قورئانی دەخوێنیەوە قورئان خوێن زۆر جار دەڵێ صدق الله العظیم یعنی چی؟ یعنی ئەوەی خوێنمەوە قسەی خوایە قسەی خواش ڕاستە. ئەوە قسەیەکە ئەگەر بڵێ حەدیثە و دوعایە و پێغەمبەر وای گوتووە طبعاً بەو شێوازەی دەکرێ بڵێن سنەت نییە. بەڵام ئەتۆوەکو قسەی خۆت کاتێک کە ئاەتێکی دەخوێنیەوە سوورەتێکی تەواو دەکەی ئەڵێ صدق الله العظیم یعنی ئەوەی کە گوتم قسەی خوایە و قسەی خواش هەمووی ڕاستە ئەمنیش بەڕاستی دەزانم و باوەڕی پێ دەکەم و دوودڵ نیمە ئیشکالێکی تێدا نییە. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم صدق الله خوای گەورە ڕاستی فەرمووە هەرچی گوتبێتی هەرچی خەبەری دابێت پێم هەمووی ڕاستە. بۆیە خوا دەفەرمێ فەتەبیعوو ئێوە بکەونە شوێن میلەتە ئیبراهیمە. میلەت یعنی ئاین، بکەونە شوێن ئاینی ئیبراهیم سەلامی خوای لێبێ کە حەنیفەن ئاینێکی پاک و بێگەردە دوورە لە هەموو خوڕافیات و شتێکی ناڕەوا و نابەجێ. وما كان من المشركين و ئیبراهیم سەلامی خوای لێبێ هیچ کات لە بتپەرستان نەبووە. طبعا هیچ پێغەمبەرێک بتپەرست نەبووە بەڵام ئیبراهیم نەک خۆی ئەوەی شوێن کەوتەشی بوو بێ لەبەرەوەی ئیبراهیم هێندە دژایەتی بتانی کردووە هێندە مەسەلەی ڕوبەڕووبوونەوەی لەگەڵ بتاندا زەق کردوتەوە ئەوەی بەحەستە مەیلی بەلای ئاینی ئیبراهیمدا هەبوو بێ ئەویش لە شیرک و بتپەرستی نزیک نەبووتەوە. قل صدق الله پێیان بڵێ خوا ڕاستی فەرمووە لە هەموو شتانێک کە خەبەری پێداوم و بۆی هێناوم. فاتبعوا ئێوە بکەونە شوێن میلەتە ئیبراهیمە ئاینی ئیبراهیم کە حەنیفەن ئاینێکی پاک و بێگەرد و بێغەشە. وما كان من المشركين ئیبراهیم هیچ کاتێک لە بتپەرستان نەبووە. إن أول بيت بێگومان یەکەم ماڵێک کە وضعە دانراوە دروست کراوە للناسی بۆ خەڵکی بۆی عیبادەتی تێبدا بکەن و خواپەرستی تێدا بکەن. کام ماڵەیە؟ لەلەذی بە دڵنیاییەوە ئەو ماڵەیە کە ببەککەتە کە لەکوێیە؟ لە بەککەیە. بەککە کوێیە؟ بەککە مەککەیە. طبعا بەککە کاتی خۆی بەککە بووە ناوە ئەسڵەکەی خۆی عەرەب میمیان پێ ئاسانتر بۆ کردویانەتە مەککە مبارەکەن کە ئەو ماڵە و ئەو مەککەیە شوێنێکی بەپیت و پڕ بەرەکەت و پڕ بایەخە. فعلاً مەککە لەو کاتەیەوە و تا ئێستاشی لەگەڵ بێ هەم لە ڕووی دنیاییەوە شوێنێکی بەپیتە. خوای گەورە نیعمەتی هەموو دنیای بەسەر داڕشتووە. خەڵکی هەموو کۆی کوڕەی سەرزەوی زۆرینەی زۆرینە کەسابەتی دەکا خۆی ماندوو دەکا عەرەقی دەڕێژێ پارەکەی سەرف دەکا وانە جاران بە ساڵ خەڵک بەپێوە بە سواری وەڵاخ بە ماندوێتی و زەحمەت ڕۆیشتووە لێ پارەکانی بەڵێ بۆ خاتری خۆی چووە بۆ قیامەت و بۆ ئەجری خۆی چووە. بەڵام لە ڕووی دنیاییەوە چێ قازانجی لێ کردووە؟ بێگومان خەڵکی مەککە دانیشتوانی مەککە. بۆیە هەم لە ڕووی دنیاییەوە مەککە شوێنێکی بەپیتە. بڕۆ ئێستا سەیریکە بزانە لێک جەم خواردندا چەند خواردنی لێ دەخورێ لە هەر یەک دەقەیدا چەند پارەی لێ سەرف دەکرێت بە ئەنواع شێواز و بە ئەنواع ئەوە نەک هەر خەڵکی مەککە بە سەدان لە خەڵکی ئەو وڵاتانە بە سەدان لە خەڵکی فەقیری ئەو وڵاتانە لەوێ کەسابەت و ئیش دەکا و ژیان و مەعیشەتی لەسەر ئەو بەرەکەتەیە کە خوای گەورە خستوێتیە ناو حرەمی مەککە و ناو شاری مەککە. و لە ڕووی قیامەتیشەوە هەمومان دەزانین هەر عیبادەتێک کە لە ناو مەککەیدا لە ناو حرەمی مەککەیدا دەکرێت بیردات ئەجرەکەی بە 100,000 نوێژە. وایە یەک نوێژی دەکەی 4 ڕەکعات وایە وەکو ئەوەی وایە لە شوێنێکی دیکە ئەگەر 100,000 نوێژی بکەی 100,000 نوێژ بە چەند ساڵی پێت دەکرێت؟ وانە بێگومان ئەجر وەهودن ئەو مەککەیە
ڕێنمونیە تەمەەن خودی مەکە ڕێنمونی نیە ها بەڵام لە مەکەیەوە ڕێنمونی دەرچووە کاتی خۆی ئیبراهیم سەلامی خوای لێبێ ئیسماعیل سەلامی خوای لێبێ و ئەو قورئانی ئێمە لەکوێ هاتۆتە خوارێ لە مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەرەتای دینداری و موسڵمانەتیەکەی لەکوێ دەست پێ کرد لە مەکە و لە خەڵکی مەکەوە دەستی پێ کرد و هەروەها خەڵکیش بەلاقی خۆیان دەچوون بە تایبەتی لە مەوسیمی عەجدا بۆ ناو مەکە پێغەمبەر صلی الله عليه وسلم لە موسیمی عەجدا خۆی و سەحابەکانی ئیسراحەتیان نەکردووە بەردەوام چوون لە دەوروبەری مەکەی بەدزی لەگەڵ خەڵکی کۆبوونەتەوە هەتا لە پێش کۆچ پێغەمبەر صلی الله عليه وسلم چلو شتێک تیرە و هۆزی تەوان تاقی کردوتەوە داوای پەناو شوێنی لێکردوون بۆی خۆی و سەحابەکان بچن ئەزیەت نەدرێن و بیان پارێزن و پشتیوانیان لێ بکەن تەمان کەس ئیستیعدادی نەبووە جگە لە خەڵکی مەدینەی لەکوێ بوونە ئیماندار لە ناو مەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پەیوەندی پێوەکردن لە ناو مەکەی بەیعەتیان بە پێغەمبەردا صلی الله عليه وسلم و لە ناو مەکەی وعدیاندا ببنە پشتیوان و سەرخەری بۆیە ژەها لە قورئاندا تا قیامەتێ ناویان بە ئەنسار بە پشتیوان بە سەرخەر و خوای گەورەش لە چەند شوێندا دەفەرمێت رضي الله عنهم خوالیان ڕازی بۆ خوای گەورە لە بەهەشت لە دنیادا بەهەشتی بۆ مسۆگەر کردوون بۆ بەڵام خودی هیدایەتەکەیان لەکوێ وەرگرتووە لەکوێ بۆ چووە لە مەکەوە سەرچاوی گرتووە بۆیە مەکە و پەیامێک کە لە مەکەی هاتۆتە خوارێ ڕێنمونیە للعالمین بۆ هەموو خەڵکی سەرزەوی إن أول بيت یەکەم ماڵ کە وضع دروست کراوە للناس بۆ خەڵکی بۆی خەڵک ئینسان عەبدایەتی و بەندایەتی تێدا بکە لەلەذی بە دڵنیاییەوە ئەو ماڵەیە بیبەکەتە کە لە شاری مەکەیە مبارەکەن کە مەکە یان ماڵەکەی خوا شوێنێکی پیرۆز و بەپیتە بۆ دنیا و بۆ قیامەت و هودەن ڕێنمونیشە و مایە ڕێنمونی و هیدایەتیشە للعالمین بۆ هەموو خەڵکی کەی مەکە دروست کراوە یان بەیت دروست کراوە و کەعبە دروست کراوە زانن کە دروستی کردووە کەی دروست بووە طبعا کەی دروست کراوە زۆرینەی عولەما ڕەئیان وایە کە لەگەڵ دروستبوونی زەوی خوای گەورە بە مەلائیکەتەکان جاری یەکەم کەعبەی دروست کردووە جاری دووهەم کە خوای گەورە ئادەمی دروست کردووە کە زۆرینەی عولەما دەفەرمون دروستبوونی ئادەمیش هەر لە مەکەی بووە جارێکی دیکە ئادەم دیوارەکانی بەرز کردوونەتەوە دوای ئادەم کە دیارە ئادەم و ئەوانە زۆر بە هەزار ساڵ زیاتر ژیاون جارێکی دیکە کۆن بۆتەوە شیفی کوڕی ئادەم کێکێک کە زۆرێک لە مفەسرین دەفەرمون پێغەمبەر بووە سەر لە نوێ تعمیری کردوتەوە دوای شیف طبعا ئەو مەکە دیارە ئاوەدانی تێدا نامێنن دار و پەردووەکانی دەڕوخێن تەنها بناغەکەی دەمێنێ خوای گەورە فەرمان بە ئیبراهیم پێغەمبەر دەکات کە لە قودس و لە دوورەوە هیجرەت کات و کۆچکا بۆ مەکە لەبەر خاتری دروستکردنەوە و سەر لە نوێ نۆژەنکردنەوەی یەکەم ئاوەدانکردنەوە کە هاجرە و تەمەن ئیسماعیلی لەوێ بەجێهێشت وایە ئەوە ئاوەدانی کردەوە بناغەی ئاوەدانیەکەی دانا و جارێکی دیکە کە بە سەفەر چوویەوە لایەن و لەو کاتدا ئیسماعیل گەورە بوو لەگەڵ ئیسماعیل جارێکی دیکە سوها وإذ يرفع إبراهيم القواعد هذا فرمي نافرمي دروستي كذا فرمي بير كانوا كاتي برزي كردنوا يعني بناغك هبوا اوان تنها دار و پردو روخا و گڵ و خۆڵەکەیان لا بردووە گەیشتونەتەوە بنچینەکەی ئەوجا جارێکی دیکە سەر لە نوێ دروستیان کردوتەوە دوای ئەو دەڵێن پێش طبعا پێغەمبەری ئێمە بێ پیاوێکی دیکە عمالەقا دوایوی قوسەی کوڕی کیلاب دواتر قوڕەیشیەکان جارێکی دیکە دواتر دوای خەلیفەکان عەبدوڵای کوڕی زوبەیر دواتر لە سەردەمی خەلیفەکاندا حەجاج جارێکی دیکە دواتر سوڵتان مراد و دواتر ئەوەی کە ئێستا هەیە یعنی بناغەکە دەستکاری نەکراوە ئەوەی کە نۆژەن کراوەتەوە و دەستکاری کراوە طبعا پانی و درێژی تقریبا لێک نزیکەوە بزانم بە مەتری جیاواز نییە بە سانتیمەتری فەرقە هەموو چوار گۆشەی تەواو نییە طبعا مەکە هەندێک گۆشەی لە هێندێکی دیکە ئەوەترن خودی بناغەکە طبعا هیچ دەستکاریەکی نەکراوە کەعبە لە ڕووی ئەوە کە گەورەکردن طبعا ئەوەی حرەمی مەکی گەورە دەکرێت
دەوروبەری کەعبەی گەورە دەکرێت کەعبەکە وەک خۆیەتی بەڵام بەرزی و نزمی دیوارەکەی تەوان دەستکاری کراوە کە ئەو کاتیش کە ئیبراهیم نۆژەنی کردوتەوە زۆر لە خانووی ئاسایی بەرزتر بووە 7 مەتر بووە ئەوەکەی بەرزیەکەی و بڵیندیەکەی کە ئێستا نازانم دقیق وابزانم 12 13 چەند بەرزە دەفەرمێ جا باسی ئەو کەعبەیە دەکا ئەو کەعبەیە بەدەستی مەلایکەتان دروست کراوە جا خوای گەورە لە ئاسمانیش شوێنێکی هەیە پێی دەوترێت بەیت المەعموور کە مەلایکەتەکان تەوافی لێ دەکەن لەسەر زەویش خوای گەورە لەگەڵ دروستبوونی زەویدا ئەو ماڵی دروست کردووە بۆی ئینسانەکان عیبادەتی تێدا بکەن و یان ڕووی تێدا بکەن لە کاتی عیبادەتکردندا إن أول بيت وضع للناس بێگومان یەکەم ماڵێک کە دروست کراوە بۆ خەڵکی لەلەذی ئەو ماڵێک کە لە مەککەیە کە بەکەیە یا مەکەیە مبارەکەن شوێنێکی بەپیتە وهودەن ڕێنمونیشە للعالمین بۆ هەموو خەڵکی فيه آيات بينات لەناو ئەو ماڵەدا هەیە چەندان بەڵگە و نیشانەی بەیینات ڕوونکەرەوە ئاوی زمزمی تێدایە کە هەمووتان بەسەرهاتەکەتان بیستووە نەوعی هاتنە دەرەکەی و جۆری هاتنە دەرەکەی و بۆچێ هاتوۆتە دەرێ و چۆن دێتە دەرێ ئێستاشی لەگەڵدا بێت کە ئەو هەموو ئاوەی لێ دەهێنرێتە دەرێ وەرە هەر ئەوەی دەخورێتەوە وایە ئەوەی کە ئیستیراد دەکرێت بۆ وڵاتان دەنێردرێت ئەوەی کە هەر بۆ حرەمی مەدینەی دەنێردرێت دەڵێن هەموو ڕۆژێ 23 تانکەر یا 22 تانکەر چەند ملیۆن لیتری بۆ ناو ئەوێ دەچێ ئەدی لە ناو ئەوەیدا چەند سەرف دەبێ فيه آيات بينات تێداتی چەندان بەڵگە و نیشانەی ڕوونکەرەوە و هەروەها مەقام و ئیبراهیم جێپێی ئیبراهیمیشی تێدای هەر مەقامی ئیبراهیمەوەی کە کاتێک تەواف دەکەی و لێ دەبیەوە سنەت وایە لە بەرامبەر مەقامی ئیبراهیمدا تەوان نوێژ دوو ڕکعات نوێژی دوای تەواف بکەی ئەو مەقامی ئیبراهیمە جێپێی ئیبراهیمی لەسەر بەردەکەی دەرچێتەوە جا زۆرێک لە مفەسیرین دەفەرمون ئەو بەردەیە کە ئیبراهیم کە دیوارەکە هات بەرز بۆتەوە و دەستی نەگەیشتۆتێ ئاسان نەیتوانی بە بەردەکان دانێ چۆتە سەر ئەو بەردەی بەردێکی گەورە بووە لەگەڵ خۆی وەنەستا ون کراوە بەردەکە بە سەرەکەی دیارە لەگەڵ خۆی سوڕاندوویەتی هێندێکیش دەفەرمون وەکو معجزە لەگەڵی سوڕاوە بەردەکە بۆ خۆی لەگەڵی سوڕاوە یعنی جێپێکانی بە تەواوی دیارن چۆتە ناوی تەواو بەردەکە زۆرێک لە مفەسیرین فەرمون بۆی سوڕاوە هەتا دیوارەکەی تەواو کردووە ئەوە یەکێکی دیکەی لە معجزەکان ومن دەخەلەه هەر کەسێک بچێتە ناو ئەو ماڵە تەبیعەتی ئەو ماڵی چۆنە کانە ئامینن پارێزراوە خوا ئەمری کردووە بپارێزرێ و هەروەها پێش ئیسلامیش خەڵک حورمەتی ئەو بەیتەی هەرگرتووە دژمنی خوێنی خۆی دیبێ لە ناو حرەمی مەککەدا کەس دەستی لێ نەداوە و ئێستاشی لەگەڵدا بێ ئەو هەموو بەرکەوتەی و بەریەک کەوتنەی کە لە ناو حرەمی مەککەیدا دروست دەبێت لەکوێی کەدا دروست دەبێت بەس چێ دیوێتی تا ئێستا کەسێک لێی بدرێ سەری بشکێندرێ بکوژرێت تەنانە دەوانەی بۆ بنپیانیش دەکەون کەس ئاور ناداتەوە چێ پێی لێنا چێ کوشتی یعنی ڕوحی ئینتقام و تۆڵەت ساندنەوە یان هەموو ئافرەت و ژن و پیاوە لە یەکتر نزیکە ئەو هەموو بەریەک کەوتە هەیە چێ بینیویەتی و بیستویەتی کەمترین مخالفەی دەستدرێژیکردن لە ناو حرەمی مەککەیدا دروست بوو بێ ئەوەی تێدایەتی هەمووش ملتەزیم نین بۆ معلوماتان هەل لەوانەی وڵاتی ئێمەوانەی دەچنە عومرەی هەموو خەڵکی ملتەزیمە زۆریان وەکو عورف و عادەت دەچن و خەڵکی نوێژنەکەر ناملتەزیم لێرە هێچووە لەوێ عومرەی کردووی وڵاتی ئێمە وڵاتی کە شەروانە بەڵام لەوێ خوای گەورە هەستێکی بۆ دروست دەکا ئەو هەستە وا لە ئینسانی دەکا زیان بە خەڵکی نەگەیەنی کە زیانت نەگەیان زیانیشت پێ ناگەێنرێ دزیشی تێدا ناکرێت پێم وابێ نەم بیستووە بەڵام ئەوەش نییە دزی ئەوە نییە زۆرینی ئەوانەی هێندێک دەڵێن دزیمان لێکراوە ئەوانەی دەڵێن دزیمان لێکراوە لیان ون بۆیان شوێنیان پێ نەزانیوەتەوە کابرا دەچێت هاودەستێک سەراوێکی شتێکی لە شوێنێکی دادەنێ یان ئەوەی چوو بێ دەزانی یان لە شوێنێکی شتێکی داناوتێت ئێستا بێرەدا دێمەوە دوای پێی نەزانیوەتەوە فيه آيات بينات تيداتي چەندان بەڵگە و نیشانەی ڕوونکەرەوە ومەقام ئیبراهیم جێپێی ئیبراهیمیشی لێیە ومن دەخەلەه کان ئامینن هەر کەسێک ئەو خوا بچێتە ناو ئەو بەیتە ئەو ماڵە پارێزراوە وەلیللاهی بۆ خوایە عەلە الناسی لەسەر خەڵکی یعنی خوا واجبی کردووە لەسەر خەڵکی حج البەیتی سەردانی ئەو ماڵە بکەن زیارەتی ئەو ماڵە بکەن لای کەمی لە تەمەندا یەک جار بەڵام من استطاع کەسێک توانای هەبێت ئیلەیهی بۆ لای ئەو ماڵە
سەبی لە ڕێگا ببڕێ. جا توانای ئەگەر ڕۆیشتن بە پێیان بێت توانای ڕۆیشتنی پێیانت هەبێ وایە ئەگەر ڕۆیشتن بە وەڵاخ و ئەسپ و وشتری بێ ئەسپ و وەڵاخت هەبێ پێی سوار بی وایە ئەدی ئێستاگە بە سایارە و بە تارەیە پارەی سیارەکەی یا پارەی تارەکەت هەبێ لەسەر تا وە ڕێگاشت پێ بدرێت ئێستا تەوان ڕێگا پێدانەکەش بۆتە مەرجێکی دیکە حەج لەسەر هەر کەسێک واجبە نەفەقەی مەسرەفی یعنی کرێەکەی هەبێ و هەروەها خواردنی خۆی و ئەو کەسانەشی کە نەفەقەیان لەسەر کەسەکەیە تا دێتەوە هەیبێ ئەمن واجبە لەسەری هەموو ساڵێک هەوڵدا حەجەکەی بکە. طبعا ئەگەر هاتە پێشێ ئەگەر نهاتە پێشێ و هەوڵتدا بێگومان ئەجری حەجەکەشت بۆ دەنووسرێ بژمری حەجت لەسەر نییە. بەڵام ئینسان ئەگەر لە ژیانیدا کەم تەرخەمی کرد بێت پارەی هەبوو بێ و توانای هەبوو بێت نەچوو بێ بژمرێ حەجی هەر لەسەرە دەبێت حەجی بۆ بکرێ. ومن کەفەڕە هەر کەسێک بێ باوەڕ بوو جا بێ باوەڕ بوو یعنی هەندێک دەفەرمون تەرککردنی حەج هێندە گەورەی بۆی خوای گەورە بە کوفر ناوی هێناوە دەناخۆی حەجێ ناکە کافر نابێ ئەوەی حەجی ناکە گوناهبار دەبێ وایە ئەوە یەک لە تەفسیرەکانی بۆیە دەفەرمون بۆ ئەوەی خەڵک بە شتێکی گەورە بێتە پێشچاوی خوای گەورە بە کوفر ناوی بردووە. هەندێکیش دەفەرمون ئەوەی کە حەج نەکا و ئیمانی پێ نەبێ حەج نەکا ئیمانیشی پێ نەبێ یان کەسێک حەجیش بکا بەڵام پێی وابێ واجب نییە کافر دەبێ یا کافر نابێ بێگومان بێ باوەڕ دەبێ. ومن کەفەڕ هەر کەسێک بێ باوەڕ بێ بە حەج پێی وابێ حەج واجب نییە هەر ئاوا تەفسیرەکەین بێ مشکلەتر و بێگومانترە. فإن الله بێگومان غەنیٌ خوای گەورە پێویستی بە حەجی تۆ نییە. چێ پێویستیەتی؟ ئێستاش خەڵک دەڵێ خەڵک بەلاش پارەی بۆ عارەبان دەبا و جا پارەی دەیبێ بۆ لێرە سەرفی ناکەی و ئەوەی ئەتەوان ئەوە خەڵک سارکردنەوە و خەڵک بێتاقەتکردنە ڕاستی وان نییە. ئەوانەی لێرەش ماڵی دەبەخشن و خێرە دەکەن هەر ئەو کەسانانە حەج و عومرەی دەکەن بەڕاستی و بە دروستی وایە. بەڵێ هێندێک جار لەوانەیە ئەگەر بنمونە دەوەرەقەت داناون عومرەیەکی پێ بکەی لێرە نەخۆشێک هەیە لەسەر دەوەرەقەکەی تۆ پەچی کەوتووە چی هەر دەوەرەقەکەی دەیە لەوانەیە خێرەکە زیاتر بگاتێ. گەنجێکە ژنی دێنێ و پارەی نییە بنمونە کەسێکی دیکەیە قەرزدارە و لێی قەوماوە پارەی حەجەکەت هەمووی بیدەیە لەوانەیە بەقەت حەجەکەی خێرت گاتێ بەڵام حەجت لەسەر ناناچێ وایە حەجەکەت هەر لەسەر ماوە ئەوە یەک و پاشانیش ئەوە ناپێت وابێ بنمون عمرەیەک دەوەرەقەی تێدەچێت تۆ بچی 2000 پێ خێر پێت وابێ بە 2000ەکەی عمرەیەکت بۆ خۆت کردووە پارەکەی ئەگەر ئەو بۆیە خەڵک ساردکردنەوەیە خەڵک ساردکردنەوە لە عیبادەت و خواپەرستی شتێکی چاک و باش نییە بە تایبەتی حەج کە واجبەتەوە. فيه آيات بينات لو ماڵەدا هەیە چەندان بەڵگە و نیشانەی ڕوونکەرەوە مەقام ئیبراهیم کە جێپێی ئیبراهیمی لێیە ومن دخله كان آمنا هەر کەسێک بچێتە ناو ئەو ماڵە ئەو بەیتە پارێزراوە ولله على الناس بۆ خوایە لەسەر خەڵکی یعنی خوا لەسەر خەڵکی پێویست کردووە حج البيت حج يعني زیارەت سەردانی ئەو ماڵە بکات نیازی سەردانکردنەکەی هەبێ بڕیاری سەردانکردنەکەی هەبێ هەوڵی سەردانکردنەکەی هەبێ من استطاع ئەوەی توانای هەبێ ئیلەیهی بۆ لای ئەو ماڵە سەبی لە ڕێگا بگرێت کە خەڵک جاران بە پێیان ڕۆیشتووە و هەشە چەند جار چووە هەیە ساڵی پێچووە تا چووە هاتۆتەوە هەیە بە 2 ساڵ حەجێکی کردووە جاری وایە. ومن كفر هەر کەسێک بێ باوەڕ بێ بە حەج ئیمانی بە واجبیەتی حەج نەبێ فإن الله بێگومان بنخوا غەنی بێنیازە عن العالمین لە هەموو خەڵکی کە دەچی لە بەرخاتری خۆت دەچی و بۆ خۆت دەچی و ئەجرەکەشی بۆ خۆتە بەبێ گومانی بۆ هیچ کەسێکی دیکە نییە. قل بڵێ ئەی محەممەد صلی الله عليه وسلم یا ئەهل الكتاب ئەی خاوەن کتێبەکان لما تكفرون بآيات الله بۆچی بێ باوەڕ دەبنەوە بە بەڵگە و نیشانەکانی خوا کە مەبەستی ئەو بەڵگە و نیشانانن کە لەسەر ڕاستیەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هاتون والله شهید خوای گەورە ئاگادارە على ما تعملون لەسەر ئەو کارانی کە ئێوە دەیکن. قل يا أهل الكتاب بڵێ ئەی خاوەن کتێبەکان لما تكفرون بآيات الله بۆچی بێ باوەڕ دەبنەوە بە بەڵگە و نیشانەکانی خوا کە بۆی ناردوون خۆ ئەگەر بێ باوەڕیش ببن و ئاشکراشی نەکەن والله خوا شهید ئاگادارە على ما تعملون لەسەر هەرچی ئەو کارەی کە ئێوە دەیکەنەوە هەڕەشەیە. قل يا أهل الكتاب پێیان بڵێ ئەی خاوەن کتێبەکان ئەی لما تصدون بۆچی ڕێگری دەکەن عن سەبیل الله لە ڕێگای خوا هەنی بۆ خۆت نابی بە مسلمان مەبێ کەیفی خۆتە بەڵام کە بۆ خۆت نابیێ بۆچی محاولە دەکەی خەڵکی دیکەش نەبێتە مسلمان چونکە ئینسان
کە هەر کافر بێ گوناهی خۆی لە ملیا وایە ئەگەر ببیە هۆکاری کافربوونی کەسێکی دیکەش بێگومان گوناهی ویشت دێتە سەرێ دوو کەس کافرکەی گوناهی دوو کەست دێتە سەرێ سزای دوو کەس دەدرێ عقوبەی دوو کەس دەدرێ لما تصدون عن سبيل الله بۆچی ڕێگری دەکەن لەوەی کە خەڵک بێتە ناو ئاینی خوا من ئامەنە هەر کەسێک بیەوێ ئیمان بێنێ تەبغونەها ئێوە دەتانەوێ عیوەجە لە ڕێی خوا و لە دینی خوا لایدەن و ڕێگای خوای لێ لار و خوار دەکەنەوە و ئەنتم شوهەدا لە کاتێکدا ئێوە خۆتان شاهدن کە ئیسلام حەقە و پێغەمبەر حەقە و دینەکەی ڕاستە ئەوجا خوا دەفەرمێ وەما الله بغافل هەڕەشە جارێکی دیکە خوا دەفەرمێ خوای گەورە بێ ئاگانیە لە هەرچی کار و کردەوەیە کە ئێوە دەیکن قل يا أهل الكتاب بيان بڵێ ئەی خاوەن کتێبەکان لما تصدون عن سبيل الله بۆچی ڕێگری دەکەن لە خەڵک هاتنە ناو ڕێگای خوا ئەو فەقەرەیەکە من ئامەنە هەر کەسێک ئیمان بێنێ تەبغونەها ئێوە دەگەڕێن بە دوایدا هەوڵی ئەوە دەدەن عیوەجا یعنی لە ڕێی خوا لاریکەن لە ڕێی خوا لایدەن وانتم شوهەدا لە کاتێکدا ئێوە شاهدن لەسەر ئەوەی کە ئیسلام ڕاستە و پێغەمبەر حەقە صلی الله عليه وسلم وما الله بغافل خوا بێ ئاگانیە بە هیچ شێوەیەک عما تعملون لە هەر کار و کردەوەیەک کە ئێوە دەیکن ئەو جار دەفەرمێت یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی کە ئیمانتان هێناوە ئین تطیعوا ئەگەر گوێڕایاڵی بکەن فەریقا ئی کۆمەڵێک من الذین ئوتوا الکتاب لەوانەی کە خاوەن کتێبن يردوكم هەڵتان دەگەڕێنەوە بەرەو بعد ئیمانیکم دوای باوەڕهێنانتان کافرین بەبێ باوەڕی ئەوە سەبەبی هاتنە خوارەوەکەی ئەوە بووە کە دەفەرمون جارێکیان پیاوێکە بووە ناوی شازی کوڕی قەیس یەهودی بووە بەلای کۆمەڵێک خەڵکی مەککەدا تێپەڕیوەکە بەشێکیان ئەوس بوون بەشێکیان خەزرەجی بوون ئەوس و خەزرەجی تێدا بوون مەدینەی ئەوس و خەزرەج پێش ئیسلام شەڕی زۆریان کرد بوو کە پێغەمبەر چوو صلی الله عليه وسلم صلحی کرد لە بینیاندا بینی بەیەکەوە دانیشتون و زۆر تەبانە سوێندی خواروتی دەبێت ئەو تەباییەیان تێکدەم شاعیرێکی یەهودی نارد بۆ مەجلیسەکەی هەندێک شعری خوێندنەوە یەک لە شەڕە کۆنەکانی کە شەڕی بوعاثە بووە کە چەند سەد کەسی هەزار کەسی تێدا کوژراوە شعری بەسەر کوژراوەکاندا هەڵگوتووە ئەوس و خەزرەجیەکان دەماری وەک دەڵێ جاهیلی و ئی پێش ئیسلامەتی و شەڕکردنیان جارێکی دیکە گرژ بۆتەوە خەریک بووە تەبەن بە گژیەکدا بچن و شمشێریان لێک هەڵکێشاوە ئەمە لەو کاتەدا پێغەمبەر صلی الله عليه وسلم فریان کەوتووە جا خوا دەفەرمێت ئەگەر خوای گەورە ڕەحمی پێدەکردبانە و وەک دەڵێ ئەوە نەبایە خەریک بوو جارێکی دیکە تووشی کوفر و بێباوەڕیتان کەنەوە یا ئەیها الذین ئامنوا ئەی ئەوانەی باوەڕتان هێناوە ئین تطیعوا فەریقا ئەگەر گوێڕایاڵی بکەن بۆ فەریقا من الذین بۆ کۆمەڵێک لەوانەی کە ئوتوا الکتابە کە خاوەن کتێبن یەڕدوکم هەڵتان دەگەڕێنەوە بعد ئیمانیکم دوای باوەڕهێنانتان کافرین بەبێ باوەڕی صلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين